دنیا هەر لە خۆشیە بووە، هەر لە قەسر و قوسورە و بەبێ خەفەتە و هەر لە سەڵتەنەتا بووە، بەڵام بێباوەڕ بووە و منافق بووە و زاڵم بووە، ئەهلی دۆزەخە. ئەی تێرن لە قیامەتا خوای پەروەردگار ئەفەرمێت بیدەنە ناو جەهەنەما فەئەسبیغوه سوبغە، بیدەنە ناو جەهەنەمایی بەس لوقمی کەن و بیتێر نەبان، کاتەی خەنە ناو جەهەنەما لوقمێکەن و ئەیتێر نەبان. پێوترێ ئەی ئینسانەکە قەت خۆشیت بینیە لە دنیا؟ ئەفەرمێ وەڵڵاهی قەت خۆشیم نەبینی. و ئینسانێک تێرن لە دنیادا ئەم ئینسانە هەر لە فەقیری و نەبوونەیی و لە سەغڵەتیە و لە بەڵا و موسیبەتا بووە، بەڵام ئەهلی بەهەشتە و سەبری گردووە. لە قیامەتا خوای پەروەردگار ئەفەرمێ دەبیدەنە ناو بەهەشتا و بیتێر نەبان بۆم، مەلایکای دەنە ناو بەهەشتا و تێر نەبان. پێی ئەفەرمون ئایا ناخۆشیت بینی لە دنیا؟ ئەڵێ وەڵڵاهی یا ڕەبی قەت ناخۆشیم نەبینی.